بەڵێ چۆمان خان خەبات و کاگرامار شتێکیانون ماوەیە کە جملێ بێ لێرە لەوێ لە کۆمەڵێک ڕۆشنبیری تری بەڕێزی ژانیە و تەحلیلەکەن کە سروشتی ململانەکان ڕەبتەکەنەوە بە سروشتی ململانەی ساڵی 60ەکان و جەلالی و مەلایەوە وەکەوەی کە کۆمەڵگەکەمان هەمان و کۆمەڵگەیە بێ تەحەدیەکانی تەحەدیاتی و کۆمەڵگە هەمان و تەحەدیاتانە بێ کە کاتی خۆی هەن ئەم هێنە ئەم تەحلیلە چۆن هەڵەسەنگێنی زەی چۆن خۆی مشکلەکە ئەوەیە کە جەمسیرگیریەکرێ دایما گەڕێتەوە بۆ ئەوەی مەلای و جەلالی مەلای و جەلالی ژگەڕێتەوە بۆ شەستەکەی بەڵام وەکوتەوەتە بەڕاستی کۆمەلگای ئێمە و کێشانەی لە شەستەکانە هەی بۆ ئێستا هەی بووە زۆر جیاوازە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کیانی سیاسیەوە لە ڕووی پرۆسی دیموکراسیەوە لە ڕووی بەهێزبوونی ژمان و هێزە جیاوازەکانی گەنجانەوە ئێمە ئەوسا ئەگەر تەنها یەک دوژمنمان هەبوو بێ ئێستا خەریکی خۆڕێخستنین بە ناونانین بەرەو دیموکراسی ڕاستە لەوانەیە پێیەکی ئەم کێشەیە لە سەرەتادا لە مێژووە ئەم قڵیشەکە دروست بووە یەکێ بە لە لایەنەکانی بەڵام بەڕاستی زۆر لایەنی تری هەیە زۆر وەکو بڵێ چەمێکە زۆر ڕووبارێکە زۆر چەمیتر هاتوۆتە سەری ئێستا کە بەهێزتری کردووە من ویستم شتێ بڵێم لەسەرەوەی بەڕاستی زۆر باسیەوە کرێ جیاوازی هەولێر و سلێمانی وایە هەولێر دیکتاتۆریەتە و سلێمانی ئازادەوە ئەم شتانە ڕەبتیکەینەوە بە مۆزای ئێستاوە یەک شتەیە کە زۆر وازەحایەوە ئەوژەوەیە کە لە ڕووی مێژووی و کەلتوریەوە هەولێری سلێمانی دوو شوێنگەی زۆر جیاوازن و پەراوێزی خۆڕێخستن و مقاومە لێرە زیاتر بووە لەبەرەوەی لێرە هێزێکی مرکزی نییە یەکێتی ساڵەها دەسەڵاتی هەبوو لەم دوایەشا لەگەڵ گۆڕان لە منافەسایە بەڵام یەکێتی خۆشی هێزێکی یەکگرتووی مرکزی نەبووە زۆر پەرتەوازە بووە ئەگەر مقاومە لە هەولێرا بکرێت لە بەرەوەی خەڵکی ناڕازی بێگومان لەوێش هەیە کێشە ئەوەیە کە شەڕی دەستەوێخە دروستە بێ لە بینی خەڵکانی ناڕازی لە هەولێر و خەڵکانی لایەنگرانی پارتی و ئەمە زۆر جیاوازە وەک لەوەی کە ئێمە هەمانە ئێمە لە ڕاستیە لێرە خۆ پیشاندانێکی زۆرە کرێت بەڵام هێزی پارتی لێرە نییە تا شەڕت لەگەڵا بکە ینی زۆر خوێناویترە بێ ئەگەر شتێکی وەها ڕووبا لە هەولێر و ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە بەڕاستی ئەم کێشەیە تا ئێستا ماوەتەوە بە هەڵپەسێراوی و هیوادارم پارتی لەوە تێبگات کە ئەمە بێدەنگبوونی هەولێر نییە و متمانە بەخشینی هەولێریەکان نییە بەوان بەڵکو وشیاری هەولێریەکانە بەوەی کە ئەم شەڕە زۆر خوێناویە بێ ئەگەر دەست پێ بکە و هیوادارم پارتی نەیگەێنێتەوەی کە ئەو شەڕە دروست ببێت چکە بەڕاستی ئەوە بێتە شەڕی براکوژی خوێنی زۆری لێڕژێ یەکشی ترەمەیە بڵێ مەسەلەی سەرۆکی بەهێز و داشە بە بڕوای من تەنها شێوازێکی شەڕکردنی سەرکەوتوو لەگەڵ باشاوەیە کە تۆ داشا کە تۆ میلەتەکەت یەکخەی میلەتێکت هەبێ کە پێشمەرگە شەڕت بۆ بکە گەنجانێک پشتگیریت لێ بکەن کەسانێک هەبن متمانەت بدەنێ و ئەم حیزبە سیاسیانە ئەو متمانەیە و ئەو خۆشەویستی و ئەو وەلایی کە پێویستە بۆ شەڕکردنی داش لە ناویان بردووە ئێمە پێویستمان بە سەرۆک نییە پێویستمان بە میلەتێکی سەر